الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال دەبم کە بێمەوە خزمەتتان و پێکەوە بچینە خزمەت سوورەتێک لە سوورەتەکانی قورئانی پیرۆز کە ئەویش سوورەتی لوقمانە. سوورەتی لوقمان سوورەتێکی مەککیە و هەروەها 34 ئاەتە. دیارە سوورەتە مەککیەکان بەگشتی باس لە عەقیدە دەکات. و ئەو سوورەتانی کە لە قورئانی پیرۆز بە ناوی کەسایەتی هاتوون زیاتر ئەو کەسانن کەوا پێغەمبەرانن عەلەیهیمو الصەلاة وەسەلام، وەکو سوورەتی محەممەد عەلەیهی الصەلاة وەسەلام، سوورەتی ئیبراهیم، سوورەتی یونس، سوورەتی یوسف، سوورەتی هود. ئیتر ئەوانە هەمووی پێغەمبەرن عەلەیهیمو الصەلاة وەسەلام. بەڵام لە غەیری ئەو پێغەمبەرانە سوورەتی مەریەمیش هەیە کە ئەویشیان دایکی پێغەمبەرێکە، دایکی پێغەمبەرێکە کە عیسا عەلەیهی الصەلاة وەسەلام کە بوونی ئەو پێغەمبەرە لەو ئافرەتە وەکو موعجزەیەک خوای گەورە بەبێ باوک ئەو پێغەمبەرەی هێنا وجود. لە غەیری سوورەتی مەریەمیش سوورەتی لوقمان لە قورئانی پیرۆز کە ئەویشیان پێغەمبەر نییە بەڵام سوورەتێکی بەناو کرایە. ئەو لوقمانەی کەوا زەقترین صیفەت کە تێیدا بەدی دەکرێتن ئەویش ئەوەیە کەسێکی مڕەبی و پەروەردەکار بووە کە ئەوەش بەڕاستی گرنگی پەروەردەکردن و تربیەتمان لە بۆ بەدیار دەخا. تەماشا دەکەی لەو سوورەتەدا صیفەتی حکمت زۆر بەزەقی تێدا بەدی دەکرێت. خوای گەورە سوبحانەهو وەتەعالا وەسفی خۆی دەکا لە ئاەتەکانی ئەو سوورەتە بۆی کەوا یەک لە ناو پیرۆزەکانی حەکیمە، ئەلحەکیمە خوای گەورە سوبحانەهو وەتەعالا. و هەروەها وەسفی قورئانەکەی دەکاتن لە سەرەتای سوورەتەکەی بۆی کەوا ئەو قورئانەش قورئانێکی حەکیمە. و هەروەها وەسفی لوقمانیش دەکاتن کەوا کەسێکە خوای گەورە حکمەتی پێبەخشیە. ئیتر بە تەئکید کاتێکەوە دەچینە خزمەت سوورەتی لوقمان بە تایبەتی و سوورەتەکانی تر لە قورئانی پیرۆز بەگشتی پڕیتی لە حکمت، بەڵام کەسانێکی دەوێ کە خۆی یەکلا بکاتەوە لە بۆ خوای گەورە سوبحانەهو وەتەعالا بە ئیخلاسەوە تێ بفکری بە مەبەستی ئەوەی کەوا تێیدا بەهرەمەند بی، بێگومان ئەڵڵا تەعالا بەهرەمەندی دەکا لەبەر ئەوەی خوای گەورە سوبحانەهو وەتەعالا خودایەکە ئەلکەریمە، قورئانەکەشی وەسف دەکا بە کەریم. ئیتر لە سەخاوەت و لە بەخشندەیی ئەڵڵا تەعالا بێگومان ئەوەی کەوا لە قورئانی پیرۆز نزیک بیتەوە بێگومان بێبەش نابی، بەهرەمەند دەبی، ڕەحمەتی دنیا و قیامەت بەدەست دەینی. ئیتر لە خوای گەورە داواکارین تەوفیقمان بکە لە خزمەت ئەو سوورەتە لە ئاەتەکانی ڕامان بکەین بە مەبەستی ئەوەی بەهرەمەند بین و هەروەها بەختەوەری دنیا و قیامەت بەدەست بینین. إنه ولي ذلك والقادر عليه. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.